حزبی دموکرات وەک ماسیێکە لە نێو گۆمدا گۆمەکەش خەڵک هێزی حزبی دموکرات دەوەیدایە کە خەڵک پشتیوانی زۆر کەس هاتوون و ڕۆیشتون لارێ خراوە جوراکانەوە بگرە کە وەختێک زۆریش هێزیان بەڵام حزبی دموکرات هەر لە جێگای خۆیەتی خەڵکی کوردستانیش شەمێکی سیاسی زۆر بەرزی هەیە زۆر زوو تێدەگا کێ دەیوێ خزمەتی خەڵک بکە و کێ دەیوێ خیانەتی بکە لەبەرەوە ئێستا پشتیوانی خەڵک هەر بەردەوام و هەتا ئەو وەختە ئەو پشتیوانێ بەردەوام بێ حزبی ئێمە دەتوانێت بەرامبەر بە هەر ڕێژیمێکی کە لە تاران دەبێتە سەرکار کە نەیەوێ مافی گەلی کورد بناسێ بەربەرەکانی بکە فیداکاری پێشمەرگەکانمان لە ماوەی 10 ساڵاندا ئێمە نێزیک بە 5,000 پێشمەرگە شەهیدمان نێزیک بە 45 تا 50,000 لە خەڵکی ئاسایی شەهید بوو بەڵام خەباتەکە هەر بەردەوام ئەگەر یەکێک شەهید بووە چەند کەس جێگای شەهیدی کردوتەوە کەوا بوو فیداکاری پێشمەرگەکانمان و بە تایبەتی ئێستا چوونەسەری کەیفیەتی خەباتیان زانینیان تاکتیکی شەڕیان بیرروباوەری قوڵیان ئەوە هەموو خۆیەکی زۆر گەورەیەکە ئێمە توانیمانە هەتا ئێستا ڕاوبەست